لە قۆناغێکدا کە نرخی نەوەد وەک پێویست نییە و قەیرانێکی قوڵ بەرۆکی وڵاتی گرتووە، کۆرۆناش ئەوەندەی تر ناجێگیری خوڵقاندووە، گەڕێکی تری گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا دەستی پێکردەوە. ئەمجارش بۆ دۆزینەوەی ڕێگاچارەی گونجا و گەیشتن بەڕێکەوتن، قوبات تاڵەبانی بە سەرۆکایەتی وەفدێکی باڵای حکوومەتی هەرێم گەیشتە بەغدا. ئەگەرچی تا ئێستا ڕوون نییە جۆری ڕێکەوتنەکەی هەولێر و بەغدا چۆن دەبێت، بەڵام بوونی قوبات تاڵەبانی لە ناو گفتوگۆکان و لەوەش گرنگتر وەک سەرۆکی وەفدی کورد لە بەغدا ئومێدێکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. قوبات تاڵەبانی ئەو دەوڵەتمەدارە گەنجەی کە هەمیشە لە دۆخی سەخت و دژوار بێد و دڵیشانی داوە تا بەر ئەرکە قورسەکان و کاری گەورە و جددیشی لەو پێناوەدا ئەنجام داوە. قوبات تاڵەبانی ئەمجارە لە بەغداوە ئامانجێکی گرێکوێرەی نێوان هەولێر و بەغدا بکاتەوە و چیتر قوت و ژیان و گوزەرانی هاوڵاتیان نەبێتە کارتی سیاسی دەستی ئەم و ئەو. تاڵەبانی بۆ ئەوە لە بەغدایە پەیامی کوردستانیانە بە هەمووان بگەێنێت و نیاسپاکی هەرێمیش جارێکی تر دووپات بکاتەوە. لە بەرامبەر ئەمەشدا قوبات تاڵەبانی ئامانجێتی دوا ئیمزا لەسەر خواست و داخوازیەکانی کورد بکات و چیتر بۆ هەموو هەڵچوون و داچوونێکی سیاسی دەرگای موچە و بودجەی هەرێم دانەخرێت. هەرچۆنێک بێت تاڵەبانی بە ئومێدێکی زۆرەوە لە بەغدایە، ئەو خۆشی زیاتر لە هەر کەسێکی تر لە خەمی هەموواندایە و بۆم قۆناغەش خەمی هەمووانی کردووە بە تاکە هۆکاری ڕێککەوتن و سازان لەگەڵ بڕیار بەدەستانی پایتەخت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان.